ئێستاش دەڕۆینە لای بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری جێبەجێکاری دەزگای ڕوانگە بۆ پێشکەشکردنی وتاری ڕوانگە با جەنابیان بفەرمێن. زۆر ببوورە. باوەڕ ناکەم لە خەڵاتەکانی ڕوانگە ساڵێک تێپەڕ بوو بیتن. ساڵێک تێپەڕی. لە نیسانی 2018 ئەم ساڵ سەفەرێک بەرەو فنلەندەمان کرد لەگەڵ هەندێک بەڕێز و خۆشەویست. پەیامەکە بەو شێوازە بوو ئامانجەکە ئێمە بتوانین تۆزێ فێر بین لە سیستەمی پەروەردەیی ئەوان چونکە فنلەندە ژمارەیەکە لەسەر ئاستی جیهان. فێری زۆر شت بووم ڕاستی. بەڵام لە خلالی قسەکانی ئەواندا وشەیەک زۆر دووبارە ئەبوویەوە. سیسۆ. فەپرسیم سیسۆ یعنی چی؟ وتیان سیسۆ وشەیەکی فنلەندیە واتای ئەوە دێنیتن whatever it takes. هەر چۆن بیتن دەبێ هەر کارەکە بکرێتن. و ئەو سیسۆیە ببوویە بەشێک لە کولتور و سەقافەت و مێژووی کەسایەتی خەڵکی فنلەندی و لەبەر ئەوە توانیان لە عەردێک کە چەند بستێک دوورە لە جەمسەری باکوور سارد کە لە مانگی شەشدا بحساب گەرمترین مانگە لای ئەوان و خۆر دەردەکەویتن 300 ساعەتیان هەیە لە ماوەی مانگەکەدا لە مانگەکەدا خۆر تێدا دەردەکەویت یان 12 ڕۆژ و نیوەیەکن. بەڵام لەگەل ئەوەش توانیان یەکێک لە ئابوورە بەهێزەکانی جیهان بن ژمارەیەک بن چەندین ساڵە لەسەر ئاسی پەروەردەیی و خەڵکی ئەوێ بەختەوەرە وێڵبینگی ئەوان ڕازیبوونی ئەوان لەسەر وەزعەکە بەرزە. کاتێک ئەو باسەنەیان دەکرد و هەرچی بی دەبێ کارەکە بکرێت بیرم بە وشەیەک کات ڕاستی و دروشمێک لە کوردستانی خۆمان دەبەکارمان دەهێنە بەتایبەتی لە خەباتی شاخدا یان کوردستان یان نەمان. و لە خەباتی شاخدا ئەوە بەرهەمی هێنا ڕاستی. پێشمەرگەکانی قارەمان فعلەن توانیان واقعێکی باشتر بەدەست خەڵکی کوردستان نەوەکانی خۆیان و دواتر بەدەست بێنن چونکە دروشمی یان کوردستان یان نەمان ئەوان بەڕێوەی ئەبرد. گرنگ بوو گرنگە ئەم دروشمە نەمریتن. هەرچی بیتن دەبێ کارەکە بکرێتن یان کوردستان یان نەمان بمێنیت و زیندوو بیت بە مەزمونێکی تر کاتێک کە خەباتی شار دەسی پێکرد و دەسی پێکردیە. گەلان تا بەرەو پێش بچن محتاجی کاتە بێگومان ئەمما کات ئەبێ لەگەل ئەکیت پلان و ماندووبوون و ئامادەبوونی هەموو لایەک بیتن بەشدار بیت لە پرۆسێسی بەرەو پێشچووندا. یان کوردستان یان نەمان لە ئەم قۆناغەدا زۆر گرنگە ببیتن و خۆمان لەسەری پەروەردە بکەین تا بتوانین ژینگەیەکی وا دروست بکەین فعلەن تێدا واقعەکە سیستەمێک کولتورێک کەسایەتیەک کە بتوانیتن بەرگە بگریتن و ئێمە فعلەن منافس بین لەسەر ئاسی نێودەوڵەتی لە جیهانێکدا کە ئەوڕۆ تێدا دەژین جیهانێکە زۆر نزیکیەکە و منافەسە تێدا بەهێزە و گۆڕانکاری گەورە تێدا دروست دەبن و خێران. فەگەر ئێمە بمانەوێ ببین و یاریزانی بەهێز بین منافسیش بین لەسەر ئاستی لۆکەڵی و ئیقلیمی و نێودەوڵەتی دەبێ فعلەن تەرکیزێکی جدی بکرێت لەسەر دروستکردنی مرۆڤ و بەرهەمهێنان لە مرۆڤدا ببیتن و بکرێتن. بەرهەمهێنان لە مرۆڤدا تا مرۆڤێک دروست ببیتن لە ئاستی معریفی و ئاستی تواناکانی فعلەن منافس بیتن دیسان لەسەر ئاستی لۆکەڵی و لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی چونکە جیهانەکەەوە زۆر تێکەڵاو بووە زۆر نزیکی یەکتر بووە. بۆ ئەو مەبەستەش بە ئەمانەت ئەگەر ببیتن پێویستیمانە تەجاوزی دوو مەوزوع بکەین کە لە سەقافەتی کوردستانیدا هەیە. یەکێک لەوانە تەجاوزی تێپەڕین لە قۆناغی بەس تەوسیفی کێشەکان بکەین. ئەوە کێشەیە و ئەوە درێژیەتی ئەوە پانیتی ئەوە وەزنیتی بەس وەصفی کێشەکانە. تەحەداکە ببینە ئەو قۆناغە گۆڕانکاریەکە بەرەو ئەوە بچی چۆن چارەسەر بدۆزینەوە چۆن هەمومان بەشدار بین و بەنەفەسێکی وا ئێمە بەشدارین تا بێن چارەسەر بدۆزینەوە نەک تەنها چارەسەر لەسەر ئاستی تاکەکان بیت بەڵام مەئسەسەی چارەسەرەکان چارەسەر ببیتە دەستگا ببیتە موئەسسەسات تا عمرەکە درێژ بیتن و کولتورێک ژینگەیەک دروست ببیتن بۆ ئەو مەبەستە تا عمرەکە درێژ خایەنتر بیتن و نەوە لە دوایینەوە قوڵتر و درێژ خایەنتر لێ بێتن. دوو تەسەور دەکەم زۆر گرنگە دیسان
کولتوری کوردستانی تجاوزی مەوزوعی گرەی قوربانی بکاتن عقدەت الضەحیە و ئێمە قوربانی موامەراتی و موامەرات هەن و هەمووی موامەراتی نێو دەوڵەتیە دژی ئێمە و ڕەنگە بەشێکی زۆر تێدا وابیتن فعلا ئەمە ئەو گەلانە سەرەکەون ئەو موەسساتە و تاکانە ئەتوانن بەرگە بگرن و سەرکەون کاتێککە لە خۆیەوە دەست پێ ئەکاتن اینجا ئەچیتن باسی پلان و پیلانی دەوروبەر ئەکەتن تحملی مەسئولیەتی بڕیارەکانی خۆمان بکەین وەکو تاک و وەکو گروپ موەسسات و دیسان وەکو گەل تحملی مەسئولیەتی ژیانی خۆمان بکەین و لێرە بەدووی وڵامی پرسیارەکان بگەڕین پێکەوە نەچین لە بەردەرگاکانی ئۆروپا وەڵام بۆ پرسیارەکان بدۆزینەوە یان بەرەو مخدرات بچین مادە هۆشبەرەکانیان مەوزوعی ئینتیحار چونکە ئەسڵەن ئەوە وەڵام نییە و گەلان وە نەدەمێنن نەزیندوو ئەبین و باسی ئەوەش نەکەین چۆن بتوان بەرەو پێش بچن ئەو هەموو ئەفکارانە هزرانە وای لێ کرد ڕاستی خەڵاتەکانی ڕوانگە لە دایک ببیتن هزرەکە لەوەی وەهات چۆن بتوانین ببینە سەکۆیەک پلاتفۆرمێک گەنجانی ئێمە خۆیان بدۆزنەوە هێز و شیان و تواناکانی خۆیان معرفی و تواناکان دوای دۆزینەوە بەرەو پێش ببن و ئێمە بینە پلاتفۆرمێک یارمەتیدەرێک بین بۆ ئەوان بتوانن داهاتووی خۆیان بنەخشێن و ئەوە پێنجەمی ساڵە و وعدەکە سۆزەکە بەو شێوازە ئینشاڵڵا ئێمە بەردەوامی لەسەر ئەم مەوزوعە من زۆر سپاسی ئەو گەنجانە ئەکەم کە متمانە بە دەستگای ڕوانگەیان هەیە زۆر مەمنونی بەڕێستانین بۆ ئەو دەعم و بەردەوامبوون و ئامادەبوونی بەڕێستان و بەشدارن لە چالاکیەکانی ئێمە بە تایبەتی مەوزوعی خەڵاتەکانی ڕوانگە زۆر سپاس کە بەشدار بوون بەرهەمتان نارد و پیرۆز بیت بۆ ئەو بەڕێزانەی کە براون زۆر سپاس بۆ دادوەرەکانین کە دیسان لە کاتی خۆیان جوهدی خۆیان معریفەی خۆیان هاتن تا ئەم پردە دروست بکرێت لە نێوان نەوەی نوێ و نەوەی نەڵێن پیر دواتر لێمان تووڕە نەبن زۆر سپاسی سپۆنسەرەکانی خۆمان دەکەین کە هەن لێرە زۆر مەمنونی بەڕێستانین دیسان بۆ داعمی بەردەوام سەپۆرتی بەردەوام و بۆ متمانە بە چالاکیەکانی ئێمە و بۆ ئەو ئامانجانەی کە ئامانەوێت تەحقیق بکەین ئەم ئەرکانە بەبێ بەڕێستان ڕاستی نەدەکرا زۆر سپاس زۆر مەمنونی بەڕێستان زۆر سپاس بۆ خۆبەخشەکانی ئێمە کە من ئەزانم ئەوە چەندە ستافەکە و خۆبەخشەکان خەریکن تا بتوان ئێستا ڕەنگە ئەوە مجرد هەندێک گڵۆپ و لایت و شت بن بەس ئەوە بۆ هەر لەقطەیەک بۆ ئەوانە زۆر جوهد ماندووبوون سەرف کراوە زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر مستحقی چەپڵە ڕاست زۆر سپاس ئێمە لێرەینە بۆ ئەوان و لێرەینە بۆ ئەو گەنجانە چونکە ئەوان ناڵێن بەس ئایندەن ئەوان ئێستا و ئایندەن و ئەگەر ئەوڕۆ بەشدار نەبن لە پرۆسێسی بەشدارکردن لە فکرکردن و دیزاینکردنی دوا ڕۆژێکە کە بەیانی دەدەن واقعێکی ئەوان بەشدار نەبووینە تێدا ئەوڕۆ پێکەوە بەشدار بین تا بەیانی بتوان قیادە بکەن ئیدارە بکەن زۆر سپاس بۆ هەموو لایەک بۆ بینەران بۆ ئەوانەی لێرە ئامادە بووینە زۆر سپاس بۆ هەر یارمەتیەک دەکەن تاوا لێ بێتن ئێمە پێکەوە بتوانین ئێستا و واقعێک و دوا ڕۆژێکی باشتر بەدەست خۆمان بهێنین مەمنونی بەڕێستانین یان کوردستان یان نەمان بە واتایەکی تر زۆر سپاس